ڕۆژانەیە لە دەستداین دکتۆر فاروق ڕەفیق وەکو کلێنێکی گەورە وایە هەم بۆ شاری سلێمانی هەم بۆ بواری ئەدەب بەڕێستان وەکو چ شتێک بەشداریتان کردو ئەمڕۆ لە پرۆسەی بەخاکسپاردنی ئەوە؟ لە ڕاستیە کاک فاروق چەوک فکر و وەکو توێژەرێکی فەلسەفی نمونەی لەم جۆرانە زۆر کەم و دەگمەنن. بێگومان نەمانی کاک فاروق خەسارەیەکی ئەجگار گەورەیە سەر و هەموو ئەمانە، بەڵام ئەوەی کە لە دوای خۆی بەجێماوە بە دایان کتێب و بە سەدان سێمینار و بە سەدان چاوپێکەوتن کە هەر کام لەمانە قورسایی و گرنگی خۆی هەیە و بۆ هەمیشە کاریگەری لەسەر ئێمە بەجێهێڵێت. لە ڕاستیە من بە درێژایی 5 ساڵی ڕابردوو لە نزیکترین کەسەکان بووم لە دکتۆر فاروق. بە درێژایی هەمووم ماوەیە چۆک و هاوڕێ چۆک و مامۆستام. دنیا یەک شتی گرنگ هەیە کە فێری ئێمە و دوای خۆشی بەجێ هێشتووە. ئەوەی کە گرنگوە لە دکتۆر فاروق من بە درێژاییم 15 ساڵە بینیمە هەرگیز وشەیەک ڕستەیەک دێڕێکی نەنووسی دژی نەتەوەکەی و هەمیشە بەلایەوە جوات و کۆمەلگا زۆر گرنگ بووە و هەموو تەمەنیشی بۆ ئەمەدانە. دایان دەرفەتی گەورەی هەبووە، باشتر بژی، جوانتر بژی، خۆشتر بژی، بەڵام ئەو لەم نیشتیمانە بە قەولی خۆی لەم وێرانە خاکایمایەوە و ویستی ڕۆڵی هەبێ لە باشترکردنی، لە دروستکردنی، لە بەرەو پێشبردننی کۆمەلگا بەگشتی. بۆیە نەمانی فاروق ڕەفیق لەوانەیە ساڵانێکی زۆر ئازار و برینەکەی و ئەو جۆرە لە شێواز مردنەش هەر لەگەڵمان ئامێنێتەوە و بەڵام وەکو جەستەنەمە من دڵنیام کە بیرکردنەوەکانی، توێژینەوەکانی، کتێبەکانی بۆ هەمیشە وەکو کاریگەری ئەمێنێتەوە.